پێم وایە و ئامارانی کە ئێستا گوێمان لێبوو دەلالەتێکی مەترسیداری پاشەکشەی ئازادی ڕادەربڕین بە شێوەیەکی گشتی و ئازادی ڕاگەیاندنە بە شێوەیەکی تایبەتی کە ئەمەش بۆ خۆی بێگومان بەرهەمی ئەم شێوان و شڵەزژانەیە کە لە تەواوی کایەکانی ژیان لە کوردستانە هەیە لە کایی سیاسی، لە کای ئابووری، لە کای کۆمەڵایەتی و حتا فەرهەنگ و کایەکانی تری ژیان کە ڕنگدانەوەیکی خراپی لەسەر یەکێک لە چالاکیە فەرەنگی هەرە گرنگەکانی ئینسان هەیە کە ئەویش بریتیە لە کاری ڕاگەیاندن و مێدیا. بەڕێزان، ڕاگەیاندن و ڕاگەیاندنکار لە هەمان ئەو فەزایە ئیشەکە کە دەسەڵاتی یاسادانان ئیشی تیاکە، دەسەڵاتی جێبەجێکردن ئیشی تیاکە، دەسەڵاتی دادوەری ئیشی تیاکە، حیزبی سیاسی ئیشی تیاکە، ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئیشی تیاکەن و دەسەڵاتی چوارەمیش بۆ خۆی کار و هەڵسوڕانی تیاکە. نابێ کەسمان پێمان وابێ لە شوێنێکە ستونێک جیاواز لە هەموو ئەم ستونانەی تر لە فەزایەکی جیاواز داتوانێت هەڵسوڕانی هەبێ. ئێمە لە هەرێمی کوردستان بەداخەوەیڵێم کە دۆخەکەمان بە جۆرێکە لە هەموو بوارەکان کە هەمومان پێمان وایە بەداخەوە کەواڵین هەموو ساڵێکەڵین خۆزگەمان بە ساڵی پار کە لە ڕاستیان نەبووە بێ و لە ڕابردووە گەر پاساوی ئێمە بۆ ئەم دۆخە ئەوە بوو بێت کە ئێمە تازەی ئەسڵ ئەوەیە و منطق وا ئەڵێ ئەبێت ساڵ لە ساڵ بێت تۆزێک بڕۆینە پێش نەک عەکسەکەی. ئەمەی هەیە ئێستا ئێمەی بینی عەکسەکەیەتی بۆ هەموو ئەو کایانەی کە ئێمە ئاماژەمان پێ کرد. بەڵام هیچ یەکێک لەمانە پاساو نییە بۆ ئەوەی کە ئازادی ڕادەربڕین بە شێوەیەکی گشتی، ئازادی کاری میدیایی غیتا و ڕووپۆشی قانونی لەسەر هەڵگیرێ کە مافێکی دەستوری نێودەوڵەتیە، دەستوریە و لە ڕێکەوتنامە و بەڵێن لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتی متەخەسسەکان و لە ناو ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکانە ئیقرار کراوە. هیچ یەکێک لەمانە پاساو نین بۆ ئەو پێشێرکاریانەی کە بەرامبەر ئەم دامەزراوانە ئەکرێ و بەرامبەر ئەم کەسانە دەکرێت کە کاری ڕاگەیاندنەکەن. بەڵام ئێمە وەکو خێزانێکی لێرە پێکەوە حەزەکەم وەکو زەمیلێک قسەتان لەگەڵ بکەم. بەڕێزان، پێتان وایە میدیای ئێستا میدیای 4 ساڵ پێش ئێستا لە ڕاستیانە خێر و من پێم خۆش بوو کاک دیاری ئەگەر هەڵە نەبم شتێکی وت کە دەمەوێت زیاتر بە تەوسیحەوە بڵێم. میدیای حیزبەکان وازحە ناسراون. منی هاوڵاتی منی متەلەقی کە قسەیەک لە تەلەڤیزۆنی گەلی کوردستان وەرەگرم واوەریەگرم کە ئەمە سیاسەتی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە، واتە خۆم حاضر کردووە نەفسیەن و ذهنیەن کە دەکرێت لەناو ئەو پەیامە میدیاییە ڕوئیای یەکێتی نیشتیمانی کوردستان ببینم. بۆ نمونە شتێکم کە لە کوردستان تیڤیەوە گوێ لێ بێ تەواو خۆم حاضر کردووە وەکو متەلەقی ئەمە ڕنگدانەوەی ڕوئیای سیاسی پارتی دیموکراتی کوردستانە یا ڕوئیای پارتی دیموکراتی کوردستانە بۆ سێکتەرێکی معەیەن. باشە، جۆرێکی ترمان هەیە ئەوانن کە بەناڕاستەوە خۆ دەعمەکرێن، بۆ نمونە لە نمونەکانی ڕوودا و کەی 24 کورساب و قەنەواتی تریش. ئەمەشم بۆ وازەحە بەناڕاستەوە خۆ ئەزانم پەیامی چییە پێمەگا. وەکو متەلەقی حاضرم بۆ وەرگرتنی ئەو پەیامە بەو غیتاءەوە. شتێکی ترمان هەیە کە ناوی میدیای ئازادە یا میدیای ئەهلیە کە بەش بە حاڵی خۆم پێم وایە وەکو متابعێک وەکو سەرۆکی پەرلەمان قسە ناکەم ئەو میدیایە لە پاشەکشایە وەکە ئەو میدیایە کەوتە پاشەکشەوە سێکتەرەکانی تری ژیان و کایەکانی تری ژیانیش دەکەونە پاشەکشە. ئەی کێ زاڵە؟ ئێستا جۆرێکی تر لە میدیا هەیە، میدیای کڕاو، میدیای کڕاو کە نە هی حیزبەکانە نە سێبەری حیزبەکانە نە ئازادیشە. ئەو میدیایەیە کە بە تایبەتی میدی لە ناو میدیای ئەلکترۆنیا بە پارەی سیاسیەکان، بە پارەی گەندەڵی، بە پارەی دزرا و ئاراستاکرێ، پەیام ئاراستاکە و لە میدیای ئازاد زاڵترە. ئێستا ئەوان زاڵترن. فیگەری ناشرینت بۆ جوانەکەن، فیگەرێک کە هیچ تاوانێکی نییە بۆتی ناشرینەکەن، وردە وردە ئەمە خەریکە ئەبێتە بەشێک لە نەریت. ئەمە چی دروستەکە؟ کاردانەوە دروستەکە. ئەزانن بەڕێزان ئەوەی کە ئەوان لە دەرەوەی قانون و ئیتیکی کاری ڕۆژنامەوانی ئەیکەن
ئەو کاردانەوانی کە بەرامبەر ئەوانەکرێ وردە وردە اعتیادی بۆتەوە خەریکە اعتیادی بێتەوە ئەوەی بەرامبەر بە ڕۆژنامەوان ئەکرێ و بەرامبەر بە میدیا ئەکرێ بەرامبەر بە دەستگایەکی ڕاگەیاندن ئەکرێ لەبەرەوە داوا لە بەڕێستانەکەم داوا لەوانەکەم کە میدیای ئازاد بەڕێوا بن یەک دیراسی وەفری میدیای ئازاد بکەن 3 ساڵ پێش ئێستا لەگەڵ ئێستا بزانن میدیای سیاسیە گەندەڵەکان ساڵترە یان میدیای ئەوەی کە ناوی میدیای ئازادە میدیایەکی بێکەسە سپۆنسەر ناکرێ اعتیمادی لەسەر ڕیکلام اعتیمادی لەسەر پشتیوانی هێزێکی سیاسیە دێ بەسەر قسەکردن وەکو سەرۆکی پەرلەمان دوو پەیامم هەیە یەکەم ئەگەر من ئەو سەرۆک پەرلەمانانی پێش ئێمە بوون خۆشبەخت بوون سیاسی بوون بەس قانونی نەبوون بەس کە سیاسی بیت و قانونی بی بچیتە ناو منزومەی قانونی هەرێمی کوردستانەوە ئەزانی ئێمە لە ناو مەئساتین ئێمە لە ناو تەزەخومی تەشریعیین ئێمە لە ناو دووبارەکردنەوەی نوسووسین ئێمە لە ناو نوسووسی دژبەیەکین ئێمە لە ناو دەرکردنی سەدان ڕێنمایی سەدان وباڵە هەیە دەیهەن ڕێنمایی کە مخالفە لەگەڵ قانون نەیەکێکە نەتوانە نەسیانە پەیڕە و ئەنجومەنی وەزیران مخالفی قانون نەدەرچووە ئێمە ئێستاوا دەرجێکەین کامە مخالفە لە ضمنیانە ئەو ڕێنمایی کە ئیستینادن بۆ قانون دەرچووە و تەلەڤیزۆنەکانی پێداخرێت باشە سەندیکای ڕۆژنامەنووسان بەڕێزان ڕۆژنامەنووسان دەستگاکانی ڕاگەیاندن نووسەران بۆ لە کاتی خۆیان قبوڵیان کرد دەستگای وەزارەتی ڕۆشنبیری ڕێنماییەکی مخالف بۆ قانون دەرکا مخالفە ئەمە یەک دوو کە ئەمە ئەبێ پیاچوونەوە بە هەموو ئەو ڕێنمایانە بکرێن نەک ئەوە بەتەنیا دووهەم شت بەڕێزان ئێستا قانونێکی ڕۆژە قانونێکی زۆر مەترسیدار لە عێراق بەڕێوەیە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە بەس دەنگدانی ماوە کە پرۆژە یاسای جەرایمی ئەلکترۆنیە ئێمە ئەومان نەزانی لە پەرلەمانی کوردستان لیژنەی ڕۆشنبیری پرۆژەیەکیان حازر کرد بۆچی ئێمە ویستمان ئەوە بکەین ویستمان ئێمە قانونێکمان هەبێ لە هەرێمی کوردستان بۆ ئەگەر قانونەکەی عێراق دەرچوو کەس داوای ئینفاسی ئەو قانونەمان لێ نەکا چونکە مەترسیەکانی نوسووسەکانی ئەو قانونە ئێمە ئیزانین چەند مەترسیدارە لەسەر ئازادی چەند مەترسیدارە لەسەر هەڵسوڕانی کاری میدیایی منانم پرۆژەکەی لیژنەی ڕۆشنبیری خراپ نەبوو خراپ بوو ئێمەش دەیان تێبینیمان لەسەری هەبوو بەڵام ئێمە بە نیەتی پاکەوە ئەمانی 3 کۆنفرانسی بۆ بکەین هەموو ئەو بەڕێزانی مختصن لە مەجاڵی قانون و لە قانونی میدیایی و ڕێخستی میدیایی بانیان بکەین غەڵەتەکانی خۆمان چاک بکەینەوە ئەو دەرفەتەمان نەبوو بۆیە ئێستا چەندین یادداشتمان بۆیە کە هاواری بەڕێزان ڕۆژنامەنووسانە سەبارەت بەوەی کە بە بەردەوامی ئەڵێن بە قانونی خراپ بەکارهێنانی مۆبایل حکومەدرێن ڕێزم بۆ هەموو ئەو دادوەرانە هەیە کە بەو قانونە حکمی ڕۆژنامەنووسانەدەن تەکلیفەکەیان غەڵەتە تەکلیفیان بۆ کردەکە تەکلیفێکی هەڵەیە بەڵام ئەزانن مبەرڕەکەیان چییە ئەڵێن فەراغی تەشریعی هەیە ئەو بۆشایە تەشریعیە ئەبێ پڕ بکەینەوە بۆ ئەوەی ڕێگە بۆ ئیجتیهادێک نەهێڵین کە ئێمە بەدڵمان نییە داوای هاوکاریتان لێکەین چونکە ئەوەی من دەزانم لیژنەی ڕۆشنبیری دەست بەکارکردنەکەنەوە چونکە ئێمە نامانەوێت ئەو قانونەی لە عێراق دەرەچێت لە هەرێمی کوردستان ئینفاس کرێ زۆر سوپاستانەکەم وازام هەندێک درێژ دادڕین بن و هەربژی